چەندەی خۆش دەکەی کوڕە دڵی منی مامە ژیرۆ کاکە ئاڤارجان کاکە عومەر ئاریجان جان ئاگرین لیدەری ئەی بابا خارە ئاریش کورەوە چیەوە پۆرە دار و بەردات زەماقینەیە بینێ تۆ دیتمەوە Enemies ahead. Allah'ım yıkılmış bir de. بەرەخین نییە سنش بوون وەزەکە هادی بۆ ئەو بەجددیتی Kaç squad'a da da pet squad. ان شاء الله باسو روما كي خلاصه بس يا ميرا وين دور بطل عارف جيو احمد جي کورەوە ئێمێ سەفڕیا کورە لایف تێک نەچووبی لەگەڵ ئێمێسەی بدش تگه بدش تگه والله بطل وين وسكودا هل جاوند بيبا کورە بام لێرە قوتار مۆزە داوام بووم زەمات ئەو جێتان لێ بوو وەی 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 ئەو بەجددیتی و لە چێ نایبینم Watch out. مەزالێ بێمەوە نا وەڵڵه گەلێک دوورە برا لا دەمە خۆش وچان دەکرد لێرە ئەوان تورکی ئەو سێرڤەرەی کۆمپیوتەری هەموو تورکە خۆ مشکلی ئای بژیاری والله خارە ئاری دا ئەو چی ئەی دەبڵێ ئێمە چ لێدە یەکەش کەشی لێدە لۆ ئەوەی لۆ فلشی ئارێ بەخڕا مەجالی نەدا بەزای ڕووم بکەم سڵاو محەممەد ڕۆستەم ئاری جان ڕوومەکەی کۆدەکەی پین دەکەین لایڤم لە پاشدانە نە ئەوجا کوبرێ یەکسەر مامای لەبەرم بەرسە لەبەرم بەرس هێو بووتەی ئاگایی زەمانە هەتیم لێ زەری ئەیێ پێت دەخۆم ئەو بڕۆ ویتۆرە ئای دەفنشیکە دەستخۆش
باشکە مەغزانی چی پێیە با مردنم دەدەی پێی سەریعش پێ و نانە دقەق دقەق سەریع سەعی تورە دەستە ئەی با بڕۆ زوم خیلی خود زوم نخود زار مار ay uzman والله مردم اي بيجي انت قدري زونيا وي والله بيجي خلاص بطل كروكم والله بيجي هاي زەمات بەدرتان بوو والله ئەو وینەتان بەدر بوو لە دەرێ زۆر ثانيا انا وزوجي ثانيا والله بيجي